سەرەگرێ سەر ناگرێ سەرەگرێ سەر ناگرێ سەرەگرێ سەر ناگرێ سەرەگرێ سەرەگرێ ئەوە چی سەرەگرێ و سەر ناگرێ؟ گوڵچین یەک خەتە لە مێشکمایە بەس سەر بگرێت دەوڵەمە نەبین هەر بە ژێرمانە ئەڕوە وا شڵا خۆستە کار و کاسبی نەماوە حاڵمان شڕە نەماوە من جارێک کاسبیم هەر نەماوە هەر کەس بووە بەخوای منیش ئەی تۆ پێم بڵێ چی خوتەی چی یەک خەتەم لە مێشکایە چونکە ئەم منتیقەیە گەشتیاری زۆرتیایە بزانم قۆڵی سێ چوارێکی لێ نابڕم خوازانە فرتوفێڵی دنیا لە تۆ بارێ ئەخدە تو وامەڵێ دار و دیوار گوێ هەیە دراوسەیە کوێ لێ بە حیامانەچێت هەڵێ خەریکی قۆڵ بڕینن هەڵێم گوڵچین تۆ دوو ئاڵتۆنە نەماوە دوو ملوانکە چۆنە زانی ئاوا حسابێکە یەکەیەکە خدە خۆم لە ماڵەکەی بەیەکەوە قابلە نەزانم ئێدەیەدی بزانم ملوانکەی منە بۆ چییە؟ وەڵاهی دانەیەکیان بۆ من و دانەیەکیان بۆ تۆ ئەیفرۆشم شتێک لە مێشکمایە بەس سەر بگرێ ئاخ گۆڵچیە خۆشمەمەوێ منەڕۆم بۆ شار خۆمی پێجوانەکەم ێ باشە تۆر خەریکی تەزمینی ماڵە بە قوڕ نەگیرێ دەتۆ دانەیەکیانم بەرێ کاکە دەوڵەمە نەبین لەوە یەک دنیا پارە دێمە شەریکین شەریکین ئەمە یەک گیرفان نین تۆ دەگیرفانێ هەیە کورە ئەوە نامیا پێ بەڵا بەوی گیرفانی شروواڵەکەمە دەتۆ بمەرێ بس بزانم چی ئەەکەی بە یەکسەر ها بەشی خۆمم بیتێ تخوا ئەگەر تو ئەمەە گوڵچین قسە لە قسەما بکەیت تو نازانی من چیم لە مێش نازەمە بێ زوو بمەیتێ دەبێنە تۆ ئەوەتە ئەیتر ئەوە هەرچەنێکی کرد ئەلحەقی پێ دەڵێم پاری چاکەکە ها تخوا ئەگەر ئەمەە گوڵچین تۆ قسە تۆ سوزانی سعری ئاڵتون من خۆم ئەزانم بەس سەر بگرێت گوڵچین ئەڕۆم من بەس بەشم بەی ها بەخوا هەچی فرتوفێڵێمی کەشفەکەم ئەزانین تۆ زۆر گوڵچین قساکەی تۆ دەبێڵە بڕۆم کاکە ئیشم هەیە من باش ئەو من چاوەڕم دە باشە دەیخوا حافیز دەیخوا حافیز نازانی تریشم هەیە عیدڵای بێدەرێ دوودای هەرمایان دینێوی و نێوی و أنا والله فريق أنا والله فريق فريق برافو برافو السلام عليكم ماشي قال فريق تانا وشارشي ممنون حسيت الفتوى مقبول بالي منها تمام وممنونة أم إنكاري أخ إنكاري إنكاري مو الإنسان باش نية مالك أودان بالصجاج ولا قبل زور ممنون والفعلم طاي قاري واحد يا الله خوايا ولي شوايا والشفاي دريدايا عنايا ديليلي وديليلي قولشين هادي نو خليكي تشيستا والله بخير بيتو أول شيء حمدي نوكا وبولي ناوم ناوسيكم دانا وما الله نوكا بيشي دومريش خليهم مردانة بونو الرقص سلام بري ولا أي أحفلهم أيكوا أعطونا كم فروشت هاري شي خو من بنام كدو باري أها يا مبم هيلكيا أيا رو هيلكي شي ملوان كيف هيلكيا وأجر قولشين تو أما نقصب كيتو بابا شو زي من أول بوتشيا أو جاري الجمعة برسيلي كم قشتا حرهم يقشتي على هذي كله شوينك وهاكوا قولي سيشواري كي بيبرم تو هكا تديني بوخوم يلا خلك جاكي تقول مني جاتي قولي منيش ببري بوتو نازاني خوم شونم وأجر أما نقول قولشين تو تدخل لموضوعي منها بكيت رجال لنا خمل وان كيف هيلكيا تتو بركولك مبوكا تو شو زي تشيلي يا بركولك مبوكا
باش تێ بخۆم و خێرا ڕاکەم فریا و گەشتیارانەکەەوە دەدەی دوو بتوێ فیڵە من کەی خوانە ئاڵم بزانە زەلامێک دیارە دەسی بە بڕم ها یاڵە دەی هەر پەیا بنم بۆ جومعەیە گەشتیار و شدیە وەرنەوە بۆ مەرێشک مەرێشکمان هەیە یەک دقت قیر مريشمان هي هيلكي ألتونيكا بعربيش يلا تعالوا إلى دجاج يسوي بهيلكي بالذهب يلا بيتي ذهب ويلكم تو بمريش كلن شي برارو كيتشن نبو تشيكن egg gold egg gold egg ده بس قيقة توش بابا بەجددی ئەوە ئێمە زۆرتر بەهاتین هاتەوە بە کوردستان بەڕاستی سروشتێکی زۆر جوانە زۆر خۆش کوردستان جاجارە تۆ چی دیوە کوڕم خۆشە کوردستان بەس باوکە یائێتت خواڵا زوو بێنە بۆ ئێرە چونکە زۆر دڵگیرە حەز دەکەن زۆر ئیتر ساڵی دوو جارەتان هێنمەوە باشە بڕۆین با بڕێم بزانین شتی جوانتر ببینین بەجددی کوردستان زۆر خۆشە هيلكي أعطونيكي ودركم هاتن يلا عيني فضل لدينا دجاج مشوي بالتنور يعني بالتنور أو هي برجان فضل هاي شيء عجيب غريب دجاج فضل عيني أهلا بالعرب أهلا بالإخوان العرب هاي ماما هاي عيني هاي أهلا وسهلا السلام عليكم مو عرب كردي كردن شلونك يا أخوة بخير من سلسة سلام إن شاء الله أكي أو كرك صيصي ياري آسنك من نوڵات بۆ أخ السمي أواي كردوا ئەزانین توش بزني حمداني وهي فرشتها ديارة بەخوا زیرەکی ماما احترام لە خۆت بگرە ئەوە ستایلی سمێڵی منە شتێکی زۆر أسد جوان شاو إيو كردن بەڵێ بەڵێ أي زمان تنبو أو نوعك أخوار بوتو ئێمە ئەوروپین یعنی لە ساڵە لە ئەوروپا ئەوروپا تم خۆم هەر لێرە ئەژیم و یەم و ئەڕۆ بوو ديارة من على كان دمك اللي ينبو الزمان يعني بەڵێ تقريبا سنة تقریبا ساڵ شتێکە بێت باو كروب صالق أواي لي هاتوا بەڵێ زماني زمانە گۆڕدرێ یعنی بلى والله هي من أمريش كم هي بو فروشتن إيوي قشتياران دايما حزة كان أورتي عجيب وغريب ببينن ئەمە بە تووکەوەی فرۆشییا بۆمان پاکی چۆنی فرۆشی شير رابي بقربان نعم. أمريش كي من أمرتي عجيب وغريبة شلون؟ هيلكي ألتونيكا أما نموني هيلكاكيتي نعم. أما ألتونيش بەزەڵێم ماما هێلکە خۆت ئەەکەیت لە خۆت یعنی أجداو أيكا نا کاکە عەفو مەقسەی ئەوە نییە بۆ قوربان یعنی ئەڵێ مریشکەکەی کات من هيلكم كم من هيلكي مريش كم ئەخ من مەبەست من أقبل كم هيلكي قاتي ألم خاص هيلكي ما تام جورتك. بقور نجيريات نا مەبەستمان وتم داوانێ بزانم ئەو هێلکەیە چییە أنا أما هيلكي أما جا من يك دنياشتي عجيبة هي وەکو؟ أما نمونيك أنا بەڵێ أما نية همور هيلكي شي ألتوني بوكا أشي فروشم ئەوە داوای چەنی لەکەی والله أو بدفترك دەفتەرێ بۆ تۆ چیە فرۆشی ورچە فرۆشی زەرافە فرۆشی حكم تواسي تشيكي او هيلكي التونيكا هيلكي بعيد دا 15 ورقه بهيك حتى ما ياكي دركي توا ئەوم توخوا پاپی بیکرائیک ئای لاف بیتیفۆڵ من حەزەکەم بتڕێ انا ازاين شلون كرم بترم جواني هو بوني ركلك بهوراز ساكي بلا بيكرم باپی دی پاپی داخوا نایکرین با بڕێنگرا قەیس دڵێم ناڵە ناشکێنی هەرچەند تو ئاوا بە نازوو مەکرد قسەم لەگەڵەکەی پەل و پۆ مەشکێ مەگەل لەبەر دڵی تۆ بیکڕم ئەوە قفڵەکەی چەنە والله نو نو دولار نو قلا بربني لي كميني ئاوا يك غلطان خاطر یعنی هەموو ڕۆژێکی شێلکەیشی ئاڵتونەکە اگر همو روجي هيلكي شي التوني كاكا مالي خم وم بينو پاپی پلیز ئەوە ماڵەکە مانەمە. ئەوە لە بەرخاتی دایکدان باشە ولا قازانستان ولا اخر افر مريشتك هيلكي شي التوني بكيم روجي والله مهم كم قرصه good very good ماما what's your name من رشاد very good اي اخ جا سلام هي نزاني واتس يور نيم تيا والله good والله ماما good ئاوە قوربانە بە دسو تشاو باش ئەوە نەوە نوێ ڕێ چکلەکەمان بەرێ دهاتو او بقرا chicken بیگرە وەرگرە باوکە هێلکەکەشی لێ وەرگرا ما تنسى خو غاز اللي ناڕوا ناقص ناڕوا ناڕوا
بێنە هێلکەکەش هێلکەکەش با لای تۆ بێ هێلکە ئەزانی چۆن بەساقم ئەمە دان و ئاوی بەنێ دانی بەنێشتی بەنێ بۆی ئەمە برسی ڕۆژی نەبێت. چەند جار خواردنی بینە ڕۆژی چەند جار ها. ئیتر گەرمەکەی بۆ ڕۆکە خۆی خۆیتە خۆ چەند جار چییە ئەمجارتم بەیانی و نیوەڕۆکو ئێوارەوەکو حەج ئەمە هەموو شتێکە خوا هەرچی بکوایکا بە ئاڵتون ئەمە خێر و بەرەکەتان دەستکەوت یاخوا لە نەیکرد بەیانی بۆم بێنە ئەو ماڵەکەمان باشە بەساقم سیو ڕشت سیو خەریکا لە ڕشکە سیو ڕەشاد سیو گود بای سیو گود بای نەکەون بە ڕشود باي Good luck. سمێڵە جوانە حەزەکەم بتڕم ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەمەر چییە خێر chicken gloves might يعني no goal وايت white ئەمە كيرولة چی بووە؟ هەڵێ ئەمە هێلکەکە سپی کردووە لە باتی ئاڵتون کامەیە کە 6,000 دینارە هەروە کڕۆ هەروایە نابێ ئەمە بە شەرتی ئاڵتون کڕیوانەوە نۆ وەرەقەمان پیاوە no مامي no ئەمە زای چی ئەبێ بچینە سەری بۆ ماڵەوە ئەزانی چی پاپی من کابرا دوێنە بینیم لە خۆت ئەلیۆ ڕۆی خۆی کرد بە ماڵێکە ماڵەکەیان نەزانی با بڕی با بڕێنەوە قەجیفانە بیکە نەشکێنی ئێرە دەستی بڕین فەرموو ژن باشی شکۆر بەخێر بێ یاخوا سەلامە بیشەڵڵا ئەوە چیاڵی پیاوەکە لێرە نییە بابالیەتی وادر عزیێت نەبێ بۆم بانکی ئەم دیشکەمان لێکڕێمە بە شەرتیەوەی هێلکی ئاڵتون بکە کەسی لەم هێلکەسپیانی بازارەکە کە 6,000 جا مەخسەت چیە خۆ ناڵی مێردەکە و فێڵباز و درۆزنە وڵا خوا نەکا بڵم فێڵبازە بەڵام ئێمە منەوە نۆ وەرەقەمان پیاوە ئەی چۆن پاپی با مرد لە خۆی بانکات دەبڕۆگەر عزیێت نییە بۆمان بانکی با دوو کەلیمە قسەی لەگەڵا بکەین زۆر باشە بۆ بیکیان بڕۆ ڕەشادم بۆ بانکە باش دەی بەس حەقی بم بڕۆ دەی خێرە بڕۆ دەی کۆرەشتی وا چۆنە بێ سەگ چێ ڕەشاد بانکە بۆ خاتی خوا ئێستای بینیت پاپی من سەرسام من شۆکی دم زۆر. بۆ بیکیان ڕەشاد بێنە وەڵامێک دەی بانگیکە نیشتای سشتیوام نەبین و عمرم بەم ئەمرە گەشتووە لە ئەوروپا شاشتیوان هەرچێکی پێ بڵێم یەک سەری ئەیکە دۆک ڕەشوو ڕەشاد یعنی ڕەشاد دێنە بۆ ئێرە گوت پاپی فشاس يعني دوغ give me رشو نو نانەوانێ دەستمانە بڕێمە چیە ئێستا ئەیبینن پەلەمەکەن بزانن چۆن ڕەشادتان بۆ بانگەکە هادی بزانم ئەها ئەوە هات السلام عليكم عليكم السلام باشا نشكر كيجبوها رشو دوغ give me رشو ئەرێ گوڵچین چییە بانگە کردم خێرا سەگەکە هاوایەکە لەو دەشتەیە ڕەشاد وتم چییە وتی ڕاکە گوڵچین بانگ دەکات میوانمان هاتووە خێر وڵاوی ڕاستی بە مریشکەکەم بۆ هێناویتەوە باوکە دەوازم مریشکەکە بێنە ئەو سەگە چۆن ڕەشادی بانگرمە و توتی گوڵچینیش بەڵێ باوکە قساکە کچم چی جارە تۆ ئەمە بگرن دادجیانەوە بریشکەکەی خۆتان بۆ خۆتان ئەوە ژێلکەکە نامەوێت بزانیت ئەو مریشکە ئێوە واتان لێ کردووە ئەگینا هێرکەی ئاوا قەت ناکە یەڵە مشتینە پارەکەیان ئێمەوە پارەکەمان بەرەو با بڕێیت بابي دوغ سمارت يعني good very good I love you dog قساکە قەیس بەڵێ. ئەو دوو تلفە مەشکێنە دەبوویان کڕە چەند تۆ قساکەی پەل و پۆی منەشکی بێخسەر ڕازی بم Please, باپی. باشە ئەمە قفڵەکەی ئەم بای چەنە ئەم نایفرۆشم رشو ئەزانی چۆن ئەمریکا ئاعتیمادی لەسەر ئەمەیە ڕۆژ نییە نەی با بچێت دزی وە بدۆزێتەوە هەموو عینوانێکە زانێت ئەمە دەرەجە یەکە نایفرۆشم رشو ئاسازانی چی لەبەر خاتی مناڵەکان قفڵەکەی چەنە با نەجاتمان بێ گوڵچین بیفرۆشم
زۆر دڵم پێوەی نییە بەس مەگەر لەبەر مەگەر خاتی مناڵەکان ئەدە باشە بە چەند وەڵام بای دوو دەفتەر نا زۆرە دوو دەفتەر زۆرە نا، گەدوویە پلیز. بەخوا دوی پێنایە با بڕۆین مەیکرن کوڵەکەی دەفتەر و چلێ بۆ دان نەخێر یەک وەرەقەی تر خاتر تا نەگرم دوای ئەوم ناخە یەک وەرەقەی هیچ نییە نا. لەناوەکان حەزیان لێ ڕەسو دڵ من شکان ڕەسو دڵ من شکات قەیس بۆیان حکم لله حکم لله پلیز چی بکەم ئەرە تۆ باوکە ناوی چییە؟ قەیس جاخۆ یایکی پێوەنی بۆ جەژن لێنێ وەکو قەیسی یاڵە دێ دەفەرموو دێفەرمو یاخوا مبارەکتان بێ بەس خۆ ئاگاتان لێ بێت نەیخەی ئەی هاوا بینیشی یەکەم ئەو وەرەقەیشی کە ئەمە دەفتەرێک ئەوە نەوە و نۆم بۆ دانا یعنی دەفتەر و نەوە ئەو وەرەقەی خاتر بام باشە دەبڕۆن دەیخوا حافیز بۆ حافیزتان بێ ناوی چی بوو؟ بۆبی ڕەسو دەرگاوشتیشم بۆ کاتەوە I love you دەباشە دەبڕۆ ڕەسو ئەم هەتیوە نازانم نێر بوو یامێ بوو سشتێ نەگەشتم بێنە ئەها ڕۆبی خەسە پارەکانی تر بڕۆ بە ئەمەش بڕڵاکەم خەسە پارەکانی تر حەداڵانیان شێوە قاچیان بەستە بووەوە قاچی بکەرەوە نەمزانی قاچی بکەرەوە بە هێلکی ئاڵتون پێ و فرۆشتۆ خێرانی وەیم بەرێ وەرە هەفتەیەکەی فرۆشم و بە زەلامێکی تر بەس فەلەمەکە دەبڕڕای بێرە پارەکەشم بەرێ دە ئاخ ئیمە یەک ژیرفان نین پارەی ملوانکەکەی خۆمە ئەها بیخەسە پارەکانی کە با دەست بڕێن خۆش بێ ڕەش و نازانم بەعزێکی گەڵی کاسپی نییە چۆن نییە ئەو بۆ دەرگامان لێ ناکەنەوە ها بەخوا چاکە بەساقە دەبم قەیس نەکەوی ڕەشاد وەڵا ئەوە تۆ عیب ناکەی داناوە شێ نێڵی بڕوە نێڵی بڕوە باشە ئەوە چییە میوانمان هەیە بەڵێ بەڵێ یاخوا بە خێر بێن خوا سەلامت نەبی باشە شیلەیەک ویستم باڕاوی نەم یاخوا بە خێر بێن ئەرێوە تۆ عیب ناکەی ئەمە کردۆ بەگارتە چی هایان پێمان ڕابێدی نانە حەدمان نییە چی وەسە هیچ بووە ئەوە چی بووە؟ برسیمان بوو بە سەگەکەمان وت بڕۆ دریڤەریمان بۆ بێنە نە سەگماندی نە دریڤەری ڕۆی ئەی بۆ تۆ چۆنی قسە لەگەڵا کرد وەڵاوتمان چۆنی چاکی برسیمان ئاوا قسەمان لەگەڵا شتان کردو وەرە نابێ ئێوە سەرتا ڕۆحەکەم ئێمە سەگەکە دلی هینەکەمانە قسە بەدەستی مینۆکە دەستمانە قسە سەر پیزا پیزای هێنا ئەمان قسە سەر کەنتاکی هات و بە هێواش نابابێ شتاکە دەچ one minute ڕەسو هەنگوین لە شاغ ئەسڵ لە خۆت هەیە هەنگوینی ئەسڵ وەڵایی هەمان ماوە یعنی هەمان بوو نەمان ماوە ئێستا ئەسە تو وازەوە بێنە من هاتوومە بێ پارەی سەگەکەم بیتەوە باشە بە قوربان باشە چاوە نەشمەیتەوە لەم گەڕەکە حیا و ناموستانە بە چاوەکەم ئێمە نانە جا بۆ پۆلیسی بۆ چییە کاکە پارەکە دانینەوە میوان ئەزانین لای من لە ماڵی منە چەند ئەزیزە ژنەکە هەتا سوڵحەکەین و ڕێیەکەوین ڕاکە چایکی جوانمان بۆ لێنی میوانمان هەیە چایشی بە زیای خێرم نەکرد بەم شێوە ناشێنە هاتوون بە قسەی ناخۆش و بەم شێزەوە میوانە آخر ئەزانی چۆن سەیری کە میوان لای من زۆر ئازیزە تۆ ڕاکە چای لێنێ تا من سوڵحەکەم ئازیزی تۆن ئازیزی منین بە هیچ جۆرێک یەک دیناریشان بیتێ خوا لە حاڵەوە وای لێ هات ئارە وەڵڵا ڕقم هەستا ئەوە چیە نەکەی نەبی ئەی باوکە ڕۆ بەژاکی خۆ ئێمەش تووشی بەڵابین باشە بۆ چی مشتی هیچ بووە تۆنی ژەوە و نێژ نەکەی خۆتە کۆش کاکەژنی خۆم و چای چیەکەمەوە بەچی ئێوە زۆر سیر نەزانی بە قورعان تووشی بەڵاب نا بابە نا من نەمردۆژنی خۆم نییە چی پۆلیزێنم نا چای چیەکەمەوە یەک دقە وەز بن ئەمە چیە؟ بەم شمشاڵە چای چیەکەمەوە ئەها بەس دیقەتی بن ئەو بەچی ئەوە سحری ئەم شمشاڵە بوو پاپی وەڵی من میشماڵمەوێ کورە بابە مشماڵ ناو تۆ بۆ شتەکان عکسەکەیتەوە شمشاڵ باوکە لەگەڵ شوشاڵەکە و ماری کوبرا سەری بەرز کردەوە زانی ئەمە قەنەعەتتان هەبێ ڕۆژ نیە دە 12 مردی پێچانەکەم ئەمە ئابەمە
ئەیدا وەڵای بابچی بۆ سەقە مناچی مردوەکانە بشکە بۆمان چاکاتەوانە ئەمە بە سوورش ئەتوان خەڵگەی با بە سوور مردوەکەی پێزیینەکەی تو بۆ مەیتە بە 50 گەڵا 50 گەڵا بۆ زۆرە ئارە وەڵڵا وەڵا جا ئەوە خۆ بمێبی فرۆشم خۆ 5 دەفتەر زیاد کەمتر ناکات پەنجاگەڵا چێ بزنی مردوەکانمان زیینەوە بێتەوانێت لۆ لاو ماڵی وان منێت ڕەشوو ئەوە چۆن هەڵە گیرێ وەڵا ئەمە چۆنە بێ واڵی ئەمە زۆر ئەبێ زۆر احتیفازی پێوە بکرێ ئەمە یا ئەم بۆ خۆمان بە چەند ئەمە هەی خۆ نایفرۆشین ئەی چی ئەسڵەن نیازم ئەوە بفرۆشم نایفرۆشم ئەو مستەحیلە ئەی چی بکەین دەکەواتە با بڕنەگە بیکڕە خۆ دەزانی دنیا نەخۆشی مێلە بە خاتی مناڵەکانش قەیس بۆمان بکڕە ئینکار وڵی نیازی فرۆشتنیم نەبوو پەل و پۆ بەشکێ ماڵەیە کاکەسە بە چەند بۆماندانی نەکە تازە تەکلیفیان کردمانی ئینکارن ناڕۆن بەزیتر جاریچکە نێنەوە سەرمان بیانە ڕێقەی ناکە وەڵا ئەمل مەگەل لەبەر خاتی ئێوە بەخوا بە 2 دەفتەر و دیم 2 دەفتەر و نیم کاکە زۆرە 2 دەفتەرم لاو ماوە هیچ سەگەکەوی مریشکەکە 20 وەرەقی کەشتێمە ئەومان ناو بەجددیتە پاپی پلیز گیان دڵ من ئەشکێن نەوەڵا گونا حەد ناشکێ لە دەورێ گەڕم ئەو دوو چۆلەکەمە 50 وەرەقەی ترمان بنێ و بی بە کاکە ئاوا خۆ کاکەەوە خۆ گاڵتە نییە ئەو بەسەری تۆ وابزان پاری تیارەکەمان پێ نامێن دۆلار سەگە ئەمێنێ چاگیرم خواردۆ بەدەستەوە دەخواایتە چی بکەم ئێوەش ئینکارن ئەجینە من ئەم شمشاڵم نەفرۆژ نەکە تۆ بۆ تەکلیفە لێکردم ئیحراجەکردم قەی ناکە مردویان زۆرە بە ساقی چاوم ئەو 50 بەزیتر نێنەوە سەرمان هات تەواو ئێمە بێ بڕێک جوان هەڵی گرێبا لێن نەکەوێت دێڵات یاخوا ئێستش لەم هەتیوە نەگەشتم ئەمە موزەکەر یا مؤەنەسە بێنە چیم لێکە پارەکە نیان فڕان بێنێت ئەوەتە ئەم باش بخەرە سەر ئەوانی تر ئەشهەد و ڕاستێک کردوتێ ملوانکە کە ئاوا لەسەر پارە ڕامانە کێشێت خۆم خۆشیمان لێ تێگنی ئامین پاپی سەرێکی چواردۆڕ کە بزانە هیچ مردوویەک هەڵە سایەوە والله هیچ شتێ دیارێ حتا جیاکانیش ناجوڵێنەوە تاچیدی تۆ ئارە والله پاپی سێریکە ئێستا یەک تۆزیستر 5 دقیقتر نەحەفەسێ ئێستا باپیرە هەڵەسێتەوە بە سێرکە بە سێرکە بە سێرکە هە بە سێرکە بزان چیەکەم بەخوا کاکە هەست دەکەم نەزانی لی بیت و دا وەڵڵای ئەوە نیلۆ کاتۆ بە جوانی لیە بەس معقولە بەخوا من ئەقڵم نایبڕێ ئەمە خەڵک زیین و کاتۆ ئەقڵ نایبڕ خوا بۆ عالم زیینەوە بۆ قەدامە هەر جوڵەی لێوە ناکڕم بەخوا زۆرە ترسەمە و هەتیوە دەستی بڕی بێتی بڕش بۆ جاری سێم تۆ خەڵک سەیمانەکە ڕاستەکە پڕم دەلای بە حەیامان چوو بۆ خاتی خوا بێنێ لای بە تۆ بخوا ئەستەغفیر الله فەربوو السلام عليكم. عليكم السلام بخير يا خەریکی چین؟ وەڵڵایی ئەوە شمشاڵێکمان پێ وتم مردوو زوینەوەکەینەوە چی بە شمشاڵ جاوە هاتووم سەر قەبری باپیرمە ئەمەوێ 5 دقەوە شمشاڵە لێ بم و باپیرە بەرز بێتەوانێ وەڵامیش باوکم لەو قەبرستانەیە ئەگە بۆ زوینی بێتەوە مەمنونە ئەو بەڕاستە وەڵڵای ئەی چوزانە من وایم پێوتینەوە وانە بوو بارە وەڵڵا خۆڵە پارەشمان پیاوە بە شمشاڵەکە کاکەڵێ مردوو زیینەوە کاتەوە خۆ منیش ئەقڵم نایبڕێ لە چوە هاتوون وەڵڵاهی تر لە دەرەوەی شار بووین و هاتووین لە فەزاوە نهات ناوەڵا لە فەزاوە نهاتوین ئەمە لە ئەوروپا ئەمە چ ئەقلێک ئەی بڕێ ئەمە بە شمشا خەڵک زیینی بێتەوە لە کوێتان کردیوە من لە زەلامێکمان کرد نازەم ناوی ڕەشادە ڕەشیدە بە ڕەشاد ساختەچی ترین کەسە خۆڵ برترین کەسە جۆلێتی ژنەکە وەکو ئێوەی بڕیوە
دەبەسەری بەشتانە 2 دەفتەر و نیومان ناو بۆ شمشاڵ باوکەڕ باشە حتا زووە بڕم فرای خۆتانکەوە ئاوا لە کۆ فریای بتشکاتی لێ بکەن لەکوێ لای کوێخا کوێخا ماڵی لە کوێخاوە ئەو ماڵی لە ناو دێ بڕۆن یەم لەگەڵ تا پێتانەڵم لەکوێ قوربان من دەوەرێمە شارەزانین ئاه مناڵ بە قسەی مناڵ کەی ئامان بەسەری بێ ئەگینا بردو چۆن زیرە خوا عەفویان تۆ بخوایە تۆ بە جا بە ساقە بم ئێمە ماڵی کوێخان نازانین ئەگەر هاوکاریمان بکەی ماڵەکەمان پیشان لە خزمەتانە پیشانتانێ زۆر مەمنونین باشە دەفەرمووی بڕەوە محاسبە بکە خاڵە گیان مناڵە مەمان پێکە بەسە کوڕم بەسەم بۆڕە لە چی عیبە حەیامان مەبە دەبەسەتی تۆ گیان منیش خەریکە گریانم نییە ئەی نەوتیژنی لادێکە چی پێوتین وتی کوێخا ئەو نەباشە حەقی لێ ئەکاتەوانێ بەخوا خەڵکەمی واڵەڵێ باشترین کوێخایە دایمی خوال لە پشت ناحەق یعنی ئەوی ناحەقی لێ بکرێ ئەم دیفاعی لێ باپێ تۆ بڵێ هەموو پارەکانان بۆ بگەڕێنێتەوە ئایتە کچم خۆ من حەزەکەم هەموویمان نابەم شتە قۆڕانە هیچ نەماوە تۆ بۆ من و دایکم بخوا نەوەڵڵار شمشاڵەکەی و ژێنام و تا چەند سیرەکەم لێشی نایە باوکە کوێخا دەبەسە تۆ قاچدا بتوانێت جوان بڕۆ ئەلیوا بۆستە جەی ئەلیوا بۆستە ئەمە حەقیەوەی خواردووە وەڵام مام کوێخا بە ساقە بم بشکم حەقمان ئەی سەداریم بەڕۆحیە ساقە بم جوان بۆستە حەقیمانە بۆ خواردووە وەڵاهی تو خۆ بە زۆر خۆ نەم نردووە بە دوایانە خوان هاتوون شتەکانیان کڕیوە وەڵی ڕزوو خواردی بۆڕەبەر مەکە بۆڕەبەر مەکە با تێتان گەێنم با من تێتان گەێن مەگە حەقی ئێوە بوو حەقی خۆتانەیەمێ حەقی ئەوەش نەبوو تێگەشتی ئەتاکەمە دەرەوە باشە حەق لای ئێمەیە باشە خاجان چکە زانی بۆ مریشکی بەهێرکی ئاڵتون پێفرۆشتین ئەوە وا دەرنش سەجێکی پێفرۆشین کە ئەمە شارەزای و شتە هێنە و بە قسەتانەکە سەگە هەڕۆی نەهاتەوە شمشاڵێکی پێفرۆشتین وتی مردوو لە قەبرە ئاوا زیینوە کاتە هەڵە سێنێت سەر پێ منیش بە بۆنی ئەم مناڵانەوە ژینەوە بێ ئەقڵ نیم شمشاڵ بکڕم بڵە مەڵام مردوو هەڵە سێتەوە بۆڕەبەر مەکە کوێخاگیان بەشکەم هەوڵی ئەو پارانی لێ بسەنیتەوە ئێمە بەهۆی مناڵەوە هەڵخڵەتین لە بە خاتی مناڵ بۆی دڵیان نەشکێنی نەگیرا چۆن ئێمە بۆشتانە هەڵەخڵەتی جەنابش ئەوی ئێوە کوڕی منە کوێخاجیان هەرو باسە کرد ئارەوەی بەڵێ باشە با من قسێ بکەم بەڵێ باشە بە هەموو عەقلێکتانەوە بە هەموو دەماخێکتانەوە مریش گەلگە ئاڵتوونیەکە من نەهاتوم بە زۆر بڵم وەرە باشە مریشکەم لێ بکڕی خۆی هاتوو باشە ئەوەشان با بڕوە باشە سەد لە دنیا هەبوو بێ دلڤەری بێت و خواردن بۆ خەڵی بێنێ ئەی ئەمرتان نەمێنێ باشە شتێکی تر بە شمشاڵ خەڵک زیینۆ بێتەوە ئللا خوای گەورە نەبێ زیینوی بکاتەوە هێز نییە مردوو زیینو بکاتەوە وڵای کوێخاجیان خەڵەتێ بۆ کردومانە بێت و حەقمان بسەنگی چکە یەک دینارمان پێ نەماوە سەفەر بکەین و بڕۆینەوە کەواتە گەمژەیەەکە لە ئێوە چوارێک و ئەمە دروستەکەن و دەستی خەڵقی ببڕێ هەستن بۆ دەرەوە ینی حەقمان ناسەنی ئەخی دام بسێنم چوار گەمژەی وەکو ئێوەیە چوار دزی ئاوا دروستەکە و کە خیانەتکە لە وڵاتە و لە ئێوەش وڵای توش دەتوانێت مام سەری ئەی سمێڵ سمۆرە ئەسا بڕۆ بە دەردەسا ئەی ڕەشۆ دەی بۆ دەرەوە وەمزایین جردێ ڕۆحم چوو حەدی چێ جردەیە دەیکوێ خاجان زمانیش ڕۆمەگەر ڕخسەتم بێ مەمنونتم بۆکوێ وەڵایی هەنێ مریش کوشتم هێبزان بەو گەشتیار وچەی نافرۆشم کۆرە مریشکی شتی چی وەرە دەرەوە تو ئەزان بە پشتی من هەموو شتێکەکەی وەرە دەرەوە دەی خۆ بۆم دا نابووی من نازانم بۆچی ئاوا دەی بەسەر چاو تۆ حەقی خۆت لێو نەکەوت بێ لێم نەکەوت لێ خەرا وەرە دەرەوە ئەوە چی وەڵا لێم کەوتووە چی لەکەوتووە پارەکان بە هەڵنەسم دووە تەشەقی بۆ تەواوکەم ئەوە دایکە دەرەوە ئەوە تا نانە لێم نەکەوتووە زانەی تۆ مەحفوظە لای من ئەوە تا لێنە دەست خۆش ئەوە هەفتا وەرەقەی وەکو شیری بەری دایکۆی پێ و حەلام پێ و حەڵاو بێت من بڕم پێ بڕۆ دەبڕ دەی بڕە دەرە دەی ئافەریم جۆخایی هەل لە خۆمانی ئەو چوار شتی ئاوا نەکەین ئەی چۆن بژین ئەی چۆن ئەو خەڵکە بەڕێوە بەرێن